با بڵێن خۆشبەختانە لە بەشێکی ناوچەکانی هەرێمی کوردستان دابەشکردنی ئەو گرفتێکی سەرەکی دروست ناکامە لەگەڵ ئەوەدا لە بەشێک لە ناوچەکان بە پێچەوانەوە ینی لەگەڵ وەرزی زستانیشتا کە وەرزی سارد و سەرمایە بەڵام هەر گرفتی دابشکردنی ئاو لە بەشێک ناوچەکانە هەیە. جای من باس لە شێوازی دابشکردنی سامانی ئاو دەکەین لە کەلار کە خۆشبەختانە با بڵین لە کەلار گرفتێکی ئۆتۆ بۆ دابشکردنی ئاو نییە. بە شێوەیەکی گشتی باس لە شێوازی دابشکردن وەروها کوالیتی ئاوەکان پشتبەستن بە سەرچاوی ئاوەکە دەکەین و ئایا ئەو سەرچاوی ئاوی کە پشتی پێ دەبەستێت بە دیاریکراوی زیاتر پشت بە ڕووباری سیروان دەبەستێت یاخود لە پاڵ ئەوەشدا پشت بە بیرەکان دەبەستێت بۆ دابشکردنی ئاوی نیشتیمانی بۆ ماڵان. تایبەت بم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سامان ڕەحیم بەڕێوەبەری ئاوی کەلار کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان دەبێت. کاک سامان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. لەمێ ئەوە بزانم بە شێوەیەکی گشتی شێوازی دابشکردنی سامانی ئاو لە کەلار چۆنە واروها ئەو ئاوەی کە دابش دەکرێت بەسەر ماڵانە بە دیاریکراوی سەرچاوەکەی لەکوێ و پشت بەچی دەبەسترێت. بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەران باش. ئێمە لە شاری کەلارە بۆ دابشکردنی ئاو پشتمان بە دوو سەرچاوە بەستووە. سەرچاوی یەکەممان ڕووباری سیروانە کە لە ڕێگەی دوو پاڵاوگەوە ئاو ئاپاڵێورێت و دابەشی سەر گەڕەکان ئەکرێت کە ڕۆژانە 49,600 متر ئاو ئەپاڵێوێ لە ڕێگەی هەردوو پاڵاوگەکەوە. و سەرچاوی دووەممان بریتیە لە بیرە ئیرتیوازیەکان کە ژمارەیان 6 بیرە ڕۆژانە 36,000 متر سێجا ئاویان لێ دەرەهێنرێت و دابەشی سەرگەڕەکانی ئەکرێت. واتە ئێمە لە شاری کەلارە پشتمان بە هەردوو سەرچاوەکە بەستووە سەرچاوی ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەویش بەڵام بە ڕێژەی 60 بۆ 65% پشتمان بە ئاوی سەرزەوی بەستووە لە دابشکردنی ئاو لە شاری کەلارە. باشە کاک سامان ناتوانین بە تەنها پشت بە ئاوی سەرزەوی ببەستین لە دابینکردنی ئاو بۆ دانیشتوانی کەلار؟ بەڵێ ئێمە ڕاستیەکەیە بێ بڵین بەداخەوە سەرەڕای ئەوەی کە ڕووباری سیروان بە تەنیشتی شاری کەلارە تێ ئەپەڕێت بەڵام بەهۆی ئەوەی کە پاڵاوگەکەمان توانای ئەوەی نییە کە هەموو تەختیەی شاری کەلار بکات نەمانتوانیوە بە شێوەیەکی سەرەکی پشت بە ئاوی سەرزەوی ببەسین لە دابشکردنی ئاو لە شاری کەلارە بۆیەم بە ئێستاش بە ناچاری سەرچاوی دووەممان بیرە ئیرتیوازیەکانە کە 6 بیر ڕۆژانە کارەکە و 36,000 متر ئاو دەرەهێنرێت. واتە پاڵاوەکان ئەو توانایەیان نییە پێویستیان بەوە هەیە کە فراوان بکرێ و ئێمە لە پلانمانە لە ساڵی 2014 ساڵانە هەر پلانەکانمان ناردووە بۆ ئەوەی کە پاڵاوگەکانمان بۆ فراوان بکرێەوە هەموو دەرخستە و دیزاینەکانشی ئامادەیە تەنانەت ئاراستی ئەنجومەنی وەزیرانیش کراوە بۆ ئەوەی کە بتوانین لە شاری کەلارە بە شێوەیەکی سەرەکی پشت بە ئاوی سەرزەوی ببەسین و هەموو بیرە ئیرتیوازیەکان دابخرین. بەڵام هەتا ئێستا جوابەکەی نهاتوێتەوە و وەڵاممان نییە. باشە کاک سامان هەڵبەتە ئەوەی کە ڕوونا پشتبەستن بە ئاوی ژێرزەوی ڕەنگە لە داهاتوودا کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی دروست بکات مەشگەلەوەی لە هەندێک کات کاریگەری لەسەر ڕەنگە کوالیتی ئاو لە ناوچەکەش دروست بکات. ئەو پلان و پرۆژەی کە باست کرد کە پلان هەیە لە داهاتوودا کار بکرێت کە تەنها پشت بە ئاوی سەرزەوی ببەسترێت داواکاری لایانی پەیوەندیدار چی بووە و هاوکات ئەم پلانە دەکرێت پلانێکی درێژمەودا بێت؟ بەڵێ ئێمە پێشووتر لە شاری کەلارە 96 بیرمان هەبوو لە گەڕەکەکاندا بەڵام بۆ پاراستنی ئاوی ژێرزەوی هاتوین 36 بیرماندا خستووە بەڵام ینی چۆن بڵێ ئیتر پاڵاوگەکان ئەو توانایەیان نییە وەکو جەنابیشتان باستان کرد ئاوی ژێرزەوی ئەو بڕێی کە لە ژێرزەویەیە پێویستی بەوە هەیە کە بپارێزرێ سەرڕای ئەوەی کە کوالیتیەکەیشی بەهۆی ئەو چینە بەردانەوە کە لە ڕووی جیۆلۆجیەوە تا ڕادەیەک ئاوی ژێرزەوی لە ڕووی کوالیتیەوە کوالیتیەکەی ئەوتۆ نییە بەراورد بە ئاوی سەرزەوی بەوەی ئەو چینە بەردانەوە کە لە ڕووی کالیسیۆم و مەگنیسیۆم و پۆتاسیۆم و ئەو پێکاتانەی کەم
لە چینە بەردەکانە هەیە ئەمە وای کردووە کە کوالیتی ئاوی ژێر زەوی تا ڕادەیەک خراپتر بێ بە بەراورد بە ئاوی سەرزەوی. وەکو پێشووتر باسم کرد ئێمە چەندین جار وە ساڵانە پلانی خۆمان ناردووە بۆ ئەوەی کە هەردوو پاڵاوگەکە فراوان بکرێ و بە شێوەیەکی سەرەکی پشت بە ئاوی سەرزەوی ببەسترێت و بیرەیەتی وازیەکان دابخرێ. بەڵام تا ئێستا وەڵامدانەوەمان نەبووە. ڕاستە کەلار کەوتوتە ناوچەیەکەوە کە لە ڕووی جیۆلۆجیەوە پێکاتەی نشتووی تازەی پێ ئەوترێ واتە تا ڕادەیەک لە دەوڵەمەندە بە ئاوی ژێرزەوی، بەڵام ئەمەش ئەو بڕە ئاوەش دیاری کراوە واتە بە ئەوەی کە ڕۆژانە ئەو ئاوە دەرەهێنرێتی لەلایەن ئێمەوە یان لەلایەن بەڕێوەبەرایەتەکانی ترەوە یان لەلایەن هاوڵاتیانەوە. ئەمەش وا ئەکات کە ساڵ بە ساڵ ئاستی ئاوی ژێرزەوی داببەزرێت و بە ئاسانی ئاومان نەگاتە ئاوی ژێرزەوی. باشە کاک سامان بابزانین ئەو ئاوی کە لە ڕێگەی ڕووباری سیروانەوە دابی نەکرێت ئەمە کوالیتی ئاوەکەی چۆنە؟ ئایا پاکە یاخود ئەو ئاوی کە دابەشەکرێت بە شێوەیەکی گشتی بۆ هاوڵاتیان چۆن پاکەکرێتەوە؟ بەڵێ ئێمە بۆ وەرگرتنی ئاو ڕاستەوخۆ ئاو لە ڕووباری سیروانەوە وەرناگرین. حەوزێکی نیشتنیمان کردووە چی لە پاڵاوگەی یەک یا پاڵاوگەی دوو بە شێوەی چۆن بڵێ داڵاندن ئاو دێتە ناو حەوزەکەەوە. ئەمە خۆی لە خۆیان فلتەرێکی سەرەتاییەوە ڕێگرە بێت لەوەی کە هەندێک مادەی زیان بەخش بگات بە بەشی وەرگری پاڵاوگەکەەوە. لە هەمان کاتیشا پاراستنی پاڵاوگەکەیە لەو قڕۆلیتەیە و بەتایبەت لە وەرزیم زستانە کە ئاو لێڵ ئەبێ واتە ئێمە شێوازێک لە حەوزی دڵۆپاندرمان دروست کردووە لە تەنیشتی ڕووباری سیروان. دوایەوە کە ئاوەکاتە بەشی یەکەی وەرگر مادەی سولفاتی ئەلەمینیۆمی تێ ئەکرێ بۆ ئەوەی کە کارلێک بکات لەگەڵ ئەو گەردە قوڕ و لمانەی کە لە ناو ئاوەکەیە و بنیشێت و دواتر کە ئەڕاتە بەشی فلتەرەکان کە لە فلتەرەکانیشا چۆن بڵێ دەنکۆڵە وردن ینی ڕێگە بەوە نادات ئەو چینە لمانە کە ئەو خەڵتە ئەو قوڕانە تێپەڕ ببن کە دوای ئەوەی کە پاڵاوریا فلتەری کلۆری تێ ئەکرێت و دەسەکرێت بە دابشکردن. بەڵام ئەوەی کە جێی داخە ئێمە لە شاری کەلارە لە حەوزەکانە لە گەڕەکانە حەوزی کۆکردنەوەی ئاومان نییە کە بتوانین 24 سەعات کار بە پاڵاوەکان بکەین و ئاو کۆ بکەینەوە لە گەڕەکەکاندا کە لە کاتی پێویستە ئاویان بەسەرا دابش بکرێت. واتە لە هەنیە لە گەڕەکەکان هەر بە ڕاستەوخۆ لە ڕێگەی پاڵاوگەکەەوە ئاویان بەسەرا دابەشەکرێ بێ ئەوەی کە بڕاتە حەوزێکەوە کە ئاوەکە کۆ بکاتەوە. باشە هەڵبەتە بابەتێکی دیکە هەیە ئەوەی کە بڕیار وابووە کە بابلی وێستگەکانی دابشکردنی ئاو پاڵاوەکانی دابشکردنی ئاو نۆژەن کرێتەوە. لە ئێستادا قۆناغی نۆشنکردنەوەکان بەکوێ گەیشتووە؟ ئێمە دەرخستە و پلانی خۆمان وەکوتم ساڵانە نردومانە، بەڵام هەتا ئێستا ئەوەی کە جوابی ئێمە هاتووەتەوە تەنها گۆڕینی فلتەر و چەولمەکانی پاڵاوگەی یەکە، ینی ئەوەی کە هەیە ئێستا بگۆڕێت، چونکە ماوەی چەندین ساڵە ئەو لمەسلیکایە کاری پێکرێەوە لە ڕاستیە خۆی تەمەنی دیاریکراوی ئەو لمەسلیکایی کە لەسەر نۆزڵەکانی فلتەرەکانە ماوەکەی 4 ساڵە. ئێمە زیاتر لە 4 ساڵە کاری پێەکەین. دوای ئەوەی کە چەندی جار نووسراومان کردو بۆ وەزارەتی شارەوانی، پێمان ڕاگەیاندون کە ئیتر ئەم لما بەکەڵکی ئێوە نایەکەم تواناکەی لە دەست داوە بۆ ئەوەی کە ئاو بپاڵێوێ. لە ئێسایە خەریکین کە نۆژەنکردنەوە و گۆڕینی ئەو لمە دەست پێەکە، بەڵام وەکو پلانی فراوانبوونی پاڵاوگەکە تا ئێستا وەڵاممان وەرنەگرتووە. ئەوە نەبێت کە ساڵی پارتیمێک لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتن بۆ ئەوەی کە سەیری پاڵاوگەکە بکەن و پێویستی شارەکە ببینن. دوای ئەوەی کە ڕوونکردنەوەی پێویستمان پێدان،
بە زارێکی ڕازامەندیاندا لەسەر فراوانبوونی پاڵاوکەکان بەڵام تا ئێستا بە شێوەیەکی فەرمی و بە نووسراوی ڕسمی وەڵاممان بۆ نەگەڕاوەتەوە. سپاس زۆر سپاس ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ زۆر بەڕێز سامان ڕەحیم بەڕێوەبەری ئاوی کەلارکە ئەم بەیانە لەگەڵمان نبوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بەدەین. زۆر سپاس.